بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. بەڕێزان من فەیسەڵ محەممەدم خۆشحاڵم لەم دیدارە تایبەتە پێتان دەکەمەوە. لەم دیدارەدا باز لە پرسە گرنگ و چارمەسازەکانی هەرێمی کوردستان، پرسەکانی دەستور و سیستمی سیاسی و حکومڕانی و سەرۆکایەتی هەرێم و ویلایەتی بارزانی و دۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان و دۆخی هێزە ئیسلامیەکان بە گشتی و بە تایبەت بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان، هەروەها بۆ قسەکردن لەسەر ڕۆڵ و هەڵوێستی و بەشداری بزوتنەوەی ئیسلامی لە دۆخە ناوخۆیەکانی هەرێم ئەم پرسە تاوتویەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عیرفان مەلا عەلی عەبدولعەزیز، ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا گیان سڵاوت لێبێ، سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەم. سوپاس بۆ جەنابیشت و بۆ هاوکارە بەڕێزەکانت. بە شێوەیەکی گشتی ئەگەر پێمان بڵێیت دۆخی ئێستای سیاسی هەرێمی کوردستان چۆن هەڵسەنگێنن؟ بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەو دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان پێ تێپەڕبێ دۆخێکی تا حەدێک نالەبارە، دۆخێکە کە هێزە سیاسیەکان بەڕاستی لە ماوەی ڕابردووشە و ئێستەیش ڕەفتاری سیاسیان زۆر متەوازن نییە و لە کاتێکا کە هەرێم بە چەندین قەیرانە تێپەڕێ کە یەکێ لەو قەیرانە زۆر ناڕەحەتانەی کە خەڵک گیرۆدەی بۆ مەسئلەی اقتصادە، مەسئلەی ئابووری وڵاتەیە، مەسئلەی ناجێگیری سیاسی ئەم وڵاتەیە، مەسئلەی ئەو تەهدیدانەیە کە لەسەر ئەم کیانە سیاسیە لەم هەرێمە تەهدیدی دەرەوەی هەرێم کە لەسەر هەرێمە. جا لەبەرەوە بەڕاستی وەزعی سیاسی هەرێم وەزعێکی باش نییە لە هەموو بوارەکانە کە سیرەکەیت. بەدەر لە فاکتەرە دەرەکیەکان هۆکاری ئالۆزی سیاسی تێکچوونی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان لە ئۆباڵی کێیە؟ حەقەت تۆ ناتوانانی بڵێ ئۆباڵی هێزێکی تایبەتە. ئەمە ئەم دۆخەکە تێکەچێ وەکو عەرزم کردی سەیری ڕەفتاری ئەم هێزە سیاسیانە بکە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو هەتا ئەمڕۆ شێوازێ لە بەرزی و نزمی و یانی تەوازونێکی زۆری پێوە دیار نییە. ئەمەش وای کردووە کە حتا لە ڕووە جەماهیریەکەوە لە ڕای گشتیوە بە شێوازێک بڕوان لە ئەم هێزە سیاسیانە کە بۆ واکەن بەم هەرێمە. یعنی ئەبینی ئەمڕۆ باسی سەرۆکایەتی هەرێمەکرێ، بەیانی باسی اقتصادەکرێ، باسی شتێکی ترەکرێ، هێزێک دوێنێ قسەیەکی کردو ئەمڕۆ قسەیەکی ترەکە، دوێنێ لەوانەیە ڕەفتارێکی تری کرد بێ ئەمڕۆ ڕەفتارێکی ترەکە. بڵێ کۆی قەوارە سیاسیەکان بەشدارن لە دروستبوونی ئەم دۆخە ئاڵۆزە سیاسی بە تایبەت ئێستا 5 حیزب کە خۆیان ناوە حیزبی سەرەکی ئەم هەرێمە هەر 5 بەشدارن. بەڵام ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی ئەڵێ ئەوەی لە هەرێم ڕوئەدات ئەو دۆخ و شێواوە سیاسی کە ئێستا هەیە سەرۆکی هەرێم لێبەر پرسیارە. سەرۆکی هەرێم وەکو پێگەکەی کە سەرۆکی ئەم هەرێمەیە، وەکو زۆرینەی دەسەڵاتەکان وەکو ئەوەی کە سەرۆکی ئەم وڵاتەیە حتمما دائیمان لە هەر شوێنەکە کە قەیرانی ڕۆدا کەسی یەکەم چه ڕئیس جمهور بێت، چه سەرۆکی هەرێم بێت، چه ڕئیس وزەرا بێت، ئەو کەسە طبعاً بڵین بەشی زۆربەیەکەوێتە سەر ئەو. بەڵام هێزە سیاسیەکانی تریش بێتاوان نین لەو قەزیانەکە ڕۆدا. بەدەر لە دۆخە حیزبیەکە سەرنجتان لەسەر کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ کابینەی نوێی حکوومەت بەڕاستی بازیشتی کردووە، بەڵام گەندەڵیەکە ئەوەنە زۆرە. گەندەڵی لەم وڵاتە وەکو سەرەتانێک ڕیشتی داکوتیوە، ینی زۆر سەخت ئەتوانی کە ئەم گەندەڵیە چاک بکەیت، بەچی چاکیەکەی، چۆن چاک ئەبێت، ئایا کێ هەیە ئەو پاڵەوانی کە بتوانێت ئەم گەندەڵیە چاکە. ئەنجا ئەمە حکوومەت من داواکارم لە وەزیرە بەڕێزەکانی ئەو حکوومەتە، یعنی مەسلحەتی ئەو میلەتە لەبەرچاو بگرن. ئەگەر ئەزانن لە شوێنێکە مافیایە کەسێک ناهێڵێ چاکسازی بکەن، ناهێڵێ ئیشەکانیان بەرەو پێش بڕوە، بە ئەو پەڕی جورئەت بێن ڕوبەڕووی ئەو خەڵکە بڵێن کە ئەوە ناهێڵن ئێمە ئیشەکانمان بڕوە. ئەگینە مەعقول نییە تۆ ئەوە ساڵێکە هەتا حکوومەتێکی ئێتیلافی دروست بووە، بەڵام نەیتوانیوە کێشەکان چارەسەر بکە. بەشێک لە سیاسیەکان کەڵەکەبوونی قەیرانەکان و شێواوی دۆخی سیاسی بۆ شەڕی داعشە گێڕنەوە. بە بڕوای مامۆستا عیرفان عەلی عەبدولعەزیز
أو ناجوري سياسي ناجوري سيستمي سياسي حكم راني أو شيء سياسي أو قيرانة كلا كبوانا پەیوەندی بە شەڕی داعش و ناکۆشیەکانی نێوان هەرێم و بەغداوەیە یاخود پەیوەندی بە ناجۆری سیستمی سیاسی و فەشەلی کابینەی نوێی حکوومەتەوەیە. کاک فەیسەڵ خۆی کەسێکە ئەگەر توانای زۆری نەبێ بۆ چارەسەرکردنی کێشەیە کەمیشەی بەسێتەوە بە عاملێکی خارجیوە هیچ هێزێک و کیانێک نییە لەسەر ڕووی زەویە مهدد نەبێ. ئەمریکا کە زلهێزی جیهان ئەمڕۆ مهددە. يعني تو هەرێمێکی بچکۆلە ئەکرێ بڵێ وڵابی لەسەر جادەی قیر بڕۆمە مهدد نەبم. هەندێک جار ئەمە ترسیانەش لە سروشتی شوێ نەک لە لایەن تۆ ئەبێ ئامادەی وەرگری. بەڵێ لەبەر ئەوە مەسەلەی ئەم کیانە تۆ ئەبێ ئەی تۆ دیراساتی استراتیجی بۆ چییە؟ ئەی معاهدی استراتیجی بۆ چییە؟ ئەگەر نێت ئەمنی قەومی ئالەوا مهمە کە تێ دیراسەی ئەو تهدیدانەیەکە چه تهدیدێکم لەسەرەوەکو هەرێم ئەبێ لای بم جا لەبەر ئەوە ئەمە وەزیفەی حکومداریە لە کوردستانە کە تهدید نێڵێ جا ئەم تهدیدە ئەگەر سیرکەی 20 ساڵ لەمەوە پێش ئەیان و تهدیدی بەغایە دواییان تهدیدی تورکیا دوایوتیان نەخێر تهدیدی داعشە دوای نەزە ینی بەیانیش داعش نەمێنێت تهدیدی ماعیشە لە تهدیدی شتێکی ترە. داعش ساڵێکە بەڵام ئەبێ پرسین ئەمە ئەی ساڵانی ڕابردوو 23 ساڵی پێشوو هۆکارەکان چی بوون؟ نا ئەمە هەر خەبیرێک بێنی هەر کارشناسێک بێنی سێری وەزعی کوردستان کە ئەزانێکە لە کوردستانە خەلەلێکی زۆر گەورە هەیە لە ئیدارەدانی و خەڵکە. باش ئەگەر مامۆستا عیرفان بەراوردێکمان بۆ بکات لە نێوان کابینەی جووت حیزبی پارتی وێشێتی لەگەڵ ئەم کابینە بنکفراوانەی ئێستای حکوومەتی هەرێم بەراورد چۆنەکەی لە نێوان ئەو دوو کابینەیە؟ پێم وانێ ینی فەرقێکی ئەو توی هەبێ لەبەرەوە لەوانەیە فەرق لەوە هەبوو بێ کە جاران ڕێگر کەمتر بوو بێ بەس ئیسە لەوانێ حتا ڕێگر هەبێ بۆ ئەوەی کەەوە ئەم کابینە هەتا فەشل بێنێ. ئەمە ئەسڵی عەرزم کردی ینی لە سیستەمی سیاسی هەرێمی خۆمانە خەلەل هەیە هەل لە ئەسڵی سیستەمی سیاسیەکە خەلەل هەیە بۆیە ئەم شتانش دروستە بێ بۆیە ئەم خەلەلانی تر دروستە بێ بۆیە اقتصاد چاک نابێ کارەبا چاک نابێ ئەوە چەند جار وعدراکە کارەبا چاک بێ بۆ چاک نابێ کێشی کارەبا. غیابی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەم دۆخانە چەند تەئسیری هەیە؟ ئایا کاریگەری هەبووە؟ حتمما ئەو ئۆپۆزیسیۆن جاران کۆمەڵێشتیان ئەو ڕوژانی سەکە ناتوان بیڕژێن خۆیان لە حکوومەتەکان بەڵام ئۆپۆزیسیۆن کە چۆتە حکوومەت زۆر شت هەیە نابێ لێ بێدەنگ بێ بۆ نمونەی سەر لە دارایی کە بەدەست ئۆپۆزیسیۆنە بۆ بێدەنگە لەو هەموو کە خۆی باسیەکە بندیوار ئەکرێتەوە وەزارەتێک وەکو وەزارەتی پەروەردە وەزارەتی تعلیم عالی ئەمانەکە کێشیان نییە بۆ مەسلەی بندیواروان لەوەچی کێشەیەکی وان نەبێ حسابی ئەم بەو وەزارەتانە بکەی کە شکو گومانە هەیە لەسەری کە بندیواری هەیە بە دەها هەزار چۆن ئەبێت تۆ معاشی ئەمیش و ئەوی ژەرۆکو یەک ڕائگری یاوەکو یەک ئەیدیت لەبەرە وەزارەتی دارایش کەی سە بەدەست ئۆپۆزیسیۆنە بەڕاستی ئەوژە بێت جەریء بێ نابێ ئاوا يعني ئەویش ئەبینی کە جاران ڕاستە ئۆپۆزیسیۆن زۆر شعاراتی وتووە دەی فەرموو لە دایرایەکە تەطبیقیکە ئایا تا ئیساکێ لیستی هەیە ئایا تا ئیساکێ نظامی ئەکسلی هەیە بزانێ مەسەلەن ئەو کارمەندانە چۆن مەعاش وەرەگرن چۆن وەری ناگرن. زۆر باشە بزنەوەی ئیسلامی وەکو تاکە هێزێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان چی کردو بۆ ئەم کێشانە چه هەڵوێست و هەنگاوێکی هەبووە؟ حقات ئێمە ئەوەی کە پێمان کراوێت لە پەرلەمانەکە کردومانە بەڵام ئێمە لەبەرەوەی کە ئیستا ئەم زروفە داراییە زۆر تەئسیری تێ کردوین تەلەڤیزیۆنێکمان هەبوو ئەویش نەماوە 18 مانگە بزوتنەوەی ئیسلامی یەک تاکە دینار بوو جێی وەرنەگرتووە لەبەر ئەوە مەجبوورین تەلەڤیزیۆنمان نەما ڕادیۆکانمان زەعیف بوون لەبەر نەمانتوانی و ئەو دەنگەی کە ئەبوایە بەمان بوایە ئەو دەنگەی میلەت کە ئەبوایە ئێمە قسەمان پێ بکردایە نەمانتوانیوە بەیانی کەین. کەواتە بەم حاڵەوە بۆچی بزوتنەوەی ئیسلامی بەشداری کابینەی نوێی حکوومەتی نەکرد؟ ئێمە لەبەرەوە نەمان کردووە کە ڕاستی پێمان نائادیلانە بوو کە بەو شێوازە بەشداری بکەین کە ئەوانەیانت. بەڵێ مەبەستە لە نائادیلەوەیە کە حکوومەتەکە ناشەرعیە نائادیلە یا مەبەستان چییە؟ ڕوونتر بەڵێ ئێمە ئەوەی کە پێشتر مەسەن وەزارەتی ئەوقاف کە بەدەستمان بوو هەر ئەو کاتە ئێمە پێش ئەوەی ئۆپۆزیسیۆن بەشداری بکایە بەشداری نەکا ئێمە ئەومان وتمان ئەگەر وەزارەتی ئەوقاف بۆ نمونە وەکو ئیستە بماندرێتەوە ئێمە وەری ناگرین
لەبەرەوە بەڕاستی تۆ نەتوانی چاکسازیەک لەنا ئەم وەزارەتا بکەیت، وەقفەکانی چاکەیت، گەندەڵەکانی چاکەیت، بندیوارەکانی چاکەیت. چییە ئەمەوە؟ یعنی بەشداریکردن ئەبێ بە چی؟ ئەبێ بە تەنها جوانکردنی ئەو حکوومەتە، جوانکردنی ئەو دەسەڵاتە کە ناتوانی چاکی بکەیت. ئەجەندای ئیقلیمی و دەستی وڵاتانی دەرەکی لەم دۆخە شێواوە سیاسی هەرێمی کوردستان تا چەند دەستی هەیە، تا چەند کاریگەری و ڕۆلی هەبووە؟ هەر کیانێکی سیاسی چ کوردستان بێت چ غەیری کوردستان بێت کە خۆی زەعیف بوو هەموو کەس سەریتەیەکە. ئەگەر خۆی بەهێز بوو کەس جورئەت ناکە بێتە داخل بکە. جا ئەمە زۆعفی کوردستانە کە خەڵکەڵێ ئەو دەوڵەت هات و ئەوە فڵانی دانا و فڵانی لابرد و ئەوەی کرد و ئەوەی کرد. ئەوە زۆعفی هەرێمەکەمانە، زۆعفی سیستەمی سیاسیە لە هەرێمەکەمانە کە خەڵکی بتوانێت تداخل بکە. باشە، بزنەوەی ئیسلامی بەشداری نەکردو لە حکوومەت، نەچۆتە نێو کایی دەسەڵاتەوە، لە ئۆپۆزیسیۆنیش ماوەتەوە و وەک خۆشت باس کرد دۆخێکی ئابووری خراپە. ئەتانەوێت چۆن کاریگەری دروستکەن؟ ینی بیرتان لە چه ڕێگا و میکانیزمی کردێتەوە بۆی وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن ڕۆڵتان هەبێت، دەنگتان هەبێت، سەنگتان هەبێت؟ بەڵێ، ئەوەی کە ئیستا ئەمڕۆ هەیە سەکۆی پەرلەمانە. لە سەکۆی پەرلەمانە ئەو خەڵکە نمایشی فکر و بۆ چوون و هەشت. بەڵام بزنەوەی ئیسلامی تەنها تاکە کورسێکی هەیە لە پەرلەمانە. ئایا ئەتوانێت بەرامبەر بە هەژمونی دەنگەکانی تر فراکسیۆنەکانی ئەوانەی تریش کە 25 کورسیان هەیە و 10 کورسیان هەرچەندێکیان هەیە هەر یەک کەسیان قساکە، ئێمەش هەر یەک کەسمان لێ قساکە. لەبەرەوە ئەو کەسی ئێمەکە لێ قساکە تا ئیستاکی ئەوەی پێی حەق بوو بێ وتوێتی و هیچ شتێکیشی نەشاردوێتەوە الحەمدولله بە ئازانە وتوێتی. گرنگترین پرس و بابەتی چارەنووس ساز ئێستا لە نێو دۆخی سیاسی و میدیای کوردیا باسی لێوە کرێ، پرسی دەستور و سیستمی سیاسی و حکومڕانی و سەرۆکایەتی هەرێم و ویلایەتی بارزانیە. دەپرسم مامۆستا عیرفان سەبارەت بە پرسی دەستور، ئامادەکردنی پرۆژەی ڕەشنووسی دەستور سەرنجی چییە؟ خۆی یەکەم سەرنجمان بۆ دەستور کە بۆ برادرانیشمانتوە ئەوەیە ئایا ئەم دەستورەتە بۆ کێ ئەنووسی؟ ئایا بۆ هەرێمێکی ئەنووسی کە سەر بە بەغدادە، یا بۆ دەوڵەتێکی سەربەخۆی ئەنووسی، یا بۆ حکوومەتێکی کۆنفدراڵی ئەنووسی؟ ئەبێ ئەم سوالە جارێ ئەو برادران جوابی بدەنەوە. ئەگەر بۆ هەرێمێکی ئەنووسن ئەم هەرێمە نابێ دژ بێ دەستورەکەی بە هەرێم بە دەستوری مەرکەز، چونەوە لە دەستورە هاتووە توش خۆت ئیمزات کرد. لەبەرەوە لە حکوومەتی مەرکەزیە لەوێ سیستەمی سیاسی پەرلەمانیە، سیستەم لێ پەرلەمانیە کە سیستەم لێ پەرلەمانی بوو تۆش لێرەکە لە هەرێمای ئەبێ هەر پەرلەمانی بێ. دوای ئەوە لە هەرێمەکانی دنیا کە سەیرەکەی زۆر جار تەشبیهێکی زۆر غەڵەت ئەکرێ، یعنی کارشناسێک بەناو یەتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ تەشبیهی ئەم هەرێمەی ئێماکە بە فەڕەنسا و تورکیا. ئەو تەشبیهێکی غەڵەتە. تۆ بێت تەشبیهی خۆت بکەی بە ویلایەتێکی ئەمریکا مەسەلەن، ویلایەتێکی کەنەدا، ویلایەتێکی ئەڵمانیا، نەک بە دەوڵەتێکی سەربەخۆ. تۆ دەوڵەتی سەربەخۆ نیت. ئەم دەستورێش کە ئەنووسرێ ئەبێ بۆ هەرێمێکی فدرال بنووسرێ کە سەر بە دەوڵەتێکی فدراڵە کە ناوی عێراقە. ئیستا ئەوەیت واقعەکەت. ئەو هەرێمانێک کە لە دنیا هەیە 30 حکوومەتی فدرالمان هەیە، 30 دەوڵەتی فدرالمان هەیە لە دنیا. ئەم دەوڵەتە فدراڵیانەکە سەیری سیستەمی سیاسیانەکەیت. هەرێمەکان زۆربەی هەرە زۆریان یەک دەستگای تەنفیزی هەیە بۆ تۆکمە بن. بەڵام لەم هەرێمەی ئێمە یەکێ لەو کێشە گەورانەوەی کە 2 دەستگای تەنفیزی هەیە. بۆ وڵاتێکی 34 ملیۆنی 2 دەستگای تەنفیزی بۆ چی؟ حتا ئەمریکا کە چەند گەورەی و دەوڵەتی سەربەخۆیە یەک دەستگای تەنفیزی هەیە، یعنی ڕئیس جمهور خۆی ڕئیسی مەجلیسی وزەرایش. بەڵام تۆ وڵاتێکی 34 ملیۆنی هەرێمێکە سەر بە بەغایە 2 دەستگای تەنفیزی بۆ چی؟ کەواتە ئەتەوێ بڵێ تا هەرێمی کوردستان سەر بە عێراق بێت ناکرێ و نابێت خاوەنی دەستورێکی جیاواز لەوەی عێراق بێت؟ بەڵێ حتمەن. خۆ ئەمە تۆ ناوێ خۆت بخڵەتێنی، ناوێ خەڵکی خۆت بخڵەتێنی. ئەگەر تۆ ئەڵەی لە بەیانات و لە هەموو شتە ڕسمیەکان تا من هەرێمێکم سەر بە دەوڵەتێکی فدرال کە لە عێراقە بۆ خۆم دەستورەکەی نووسیوە، چۆن ئەبێ پێچەوانی ئەو دەستورە تۆ لێرە دەستور بنووسی؟ ئێم دۆخی دروستیان کردووە لەسەر ئامادەکردن و یەکێکی ترە لەو کێشانەی کە بەڕاستی کە لە کوردستانی خۆمانە بە درێژایی مێژوو هەبووە.
يعني شتەکان علمی نین يعني کارشناسانە نین نازانی چۆنە. باش ئەگەر خۆمان بەراوردکەین بە عێراق سیستمی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئاماژەی پێکراوە بە پێی ئەو دەسەڵاتە زۆرەی کە لای سەرۆکی هەرێمە سیستمی سەرۆکایەتیە، بەڵام سیستمی سیاسی و حکومڕانی لە عێراق سیستمی پەرلەمانیە. کەواتە ناکرێت ئێمە تەوافقی ئەم سیستمە بکەینەوە، ینی بیکەینەوە پەرلەمانی. ئێستا هەر خۆی ینی ئەڵم ئەگەر تۆ بە حسابی بەغابێ خۆ نابێت سیستەمی سیاسی لە هەرێم جیاواز بێت لە سیستەمی سیاسی لە بەغداد، نابێت ئەبێ هەروەکو یەک وابێ. ئەگەر کۆنفدرال بێ بەڵێ ئەکرێ تۆ هەتا ڕئیس جمهوری دابنی زۆر عادیە یان، بەڵام لە دەوڵەتی فدراڵە ئەبێ لەوێ سیستەم چۆن بۆ توش لێرە وابێ، لەوێ دەستور چۆن یعنی تۆ ئەو دەستورەی لێرە دایانی لە ژێر ئەو دەستورایە کە لەوێ ناوێ شتێکی جیاواز لەو دەستوری کە لەوێ لێرە هەبێت. باشە بۆ هەرێمی کوردستان بزوتنەوەی ئیسلامی کام جۆرە سیستمی سیاسی حکومڕانی پێ باشە، پەرلەمانی یا سەرۆکایەتی؟ ناڵم بەدەست ئێمە نییە. نەنە ئەگەر وای دابنین هەرێم دیفاکتۆیەکە بە ئەمری واقع جۆرێک لەسەر بە خۆی هەیە و ئەوێت خۆجێی سیاسی خۆی بەڕێوە بەرێ بەدەر لە عێراق. وەکە بینین لە فرۆشتنی نەود لە هەندێک مەسەلە هەرێم بەو شێوەیە تەعامل و تەحکومی سیاسیەکە کە جۆرێک لەسەر بە خۆی هەیە. لەم دۆخەیە ئێوە لە دۆخێکی ئاوا سیستمی سەرۆکایەتیتان پێ باشە یا پەرلەمانی؟ من ئەوە ئەڵێم ئەگەر ئەمە هەرێمە ئەوێ بەرلەمانی بێ، ئەگەر هەرێمە ئەگەر لە سەروی هەرێمە بەڵێ ڕئاسی بێ باشترە لەبەرەوەی تۆ لە مەرحەلەیەکی انتقالیای لە وەزعێکی بۆ وەزعێکی تر ئەگەر ڕئاسی بێ باشتر تۆکمەتر و ئەو سیستەمە تۆک باشترە بێت تا سیستەمێکی شل نابێ. ئەگەر دەوڵەتی سەربەخۆبی ئەگەر دەوڵەتی کۆنفدرالبی، بەڵام ئەمەی کە ئیستا هەیە هەرێمە لەبەرەوەی کە هەرێمە بەڵێ ئەبێ پەرلەمانی. باشە لە ئاوادۆخێکە بە بڕوای بزوتنەوەی ئیسلامی لە ئێستا مەسەلەی دەستور لە ئاوادۆخێکی قەیراناویە کە جگە لە قەیرانە ناوخۆیەکان کوردستان لە بەردەم جەنگێکی نەخوازراوایە، لە ئاوادۆخێکا مەسەلەی دەستور و گەڵاڵەکردنی دەستور و هەموارکردنەوەی پرۆژەی ڕەشنووسی دەستور پەلەی لێ بکرێت یا دوا بخرێت؟ دەستور ئەبوایە 20 ساڵ لەمەوە پێش ببوایە، بەڵام بۆ نەبووە ئەمە سوالێکە کە بکری. ئێستش لەم وەختە ڕاستە زۆر کەس ئەو شتە بۆ نەبوو. بە ڕۆی مامۆستا عیرفان بۆچی هەرێمی کوردستان بە درێژایی 24 ساڵ لە حکومڕانی فراغی دەستوری هەبوو، ینی بۆچی نەبووە؟ واللهی جا ئەو سوالە ئەبێ لە دەسەڵاتدارانی کورد بکرێت بۆ نەبووە. لەوە ئەچێ زیاتر بگەڕێتە بۆ فشاری ئەملاولا، فشاری دەرەکی، چونکن فشاری دەرەکی دەستوری بۆ کوردستان قبول نەکردووە، لەبەرەوە دەستور وردە وردەکە تۆ دەستورە هەبوو هەنگاوی ژەنەی بۆ ئەوەی کەەوە حکومەکەت باشتر کرد. باشە لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم سەرنج و بۆچوونی مامۆستا عیرفان و بزوتنەوەی ئیسلامی چیە لەوارەوە؟ ئێمە لە دانیشتنی سەرۆکایەتی هەرێم باسی ئەو پرسەکرا و هەموو حیزبە سیاسیەکانیش لێ بوون، وا بڕیاردرا هەموو حیزبە سیاسیەکان و جەنابی کاک مەسعود خۆشی لێ بوو کە ئەم پرسە پەرلەمان حەلیکە و بەپێی دەستور حەل بکرێ. جا ئێمەش هەر ئەو ڕێیەمان هەیە کە دەستور خۆی چۆن بڕیاریدا ئاوا حەل بکرێ بۆ ئەوەی کەوا کێشە قەیران لە هەرێما دروست نەبێت. کەواتە لە ئێستا بۆ بارودۆخێکی ئاوا ئێوە پێتان گرنگ نییە کە مەسعود بەرزانی لە پۆستەکە بمێنێتەوە، یاخود پێتان وایە کە ئیدی ئەبێ پۆستەکە تەسلیم کا و جۆرێک لە دەستا و دەستی دەسەڵات لە نێو سیستمی سیاسی و حکومڕانی لە هەرێم بێتە ئەراوە؟ سەرنجی ئێوە لەسەر مانەوەی یاخود لادانی مەسعود بەرزانی چییە؟ کاک فەیسەڵ خۆی هەموو تاکیکی ئەم وڵاتە ئەم هەرێمە ئەوەی کە بە تایبەتی شارەزایەکی هەبێ لە بواری سیستەمی سیاسی ئەوانە ئەزانێت کە ئەم دەوڵەتە ئەم هەرێمە ئەگەر لەسەر ئەساسی قانون بێ و دەوڵەتی قانون بێ ئەو ئاواتی هەمومانە، ئەگەر دەست بە دەستبوونی دەسەڵاتی تیا بێ و ئاواتی هەمومانە، ئەگەر پەرلەمانێکی کارا و چاکمان هەبێ وەکو ئیستەخەریکە وردە وردەوای لێدێ ئەو ئاواتی هەمومانە. ئەمما یەک شت هەیە کە لە ڕووی کۆمەڵشناسی و بۆ کورد بە درێژایی مێژوو ینی حەزی بە مەلیک و ڕئیس و ئەوانە زۆر نەکردووە. ئەوە یەکێکە لەو کێشانە کە ئێستا ئەبێتە قەیران بۆ ئێمە، یعنی ئەبینی ئەرمەنە مەلیکی خۆی هەبووە، ئەوە ئێرانە مەلیکی خۆی هەبووە، عەرەبە مەلیکی خۆی هەبووە، بەڵام بە درێژایی مێژووی ئێمە
مەلیکمان نەبووە ڕئیسمان نەبووە حتا شەرەفخانی بەدلیسی کە وەکو بێسمارک وا بووە لە یەک زەمانیشا بوون ئەو هەموو هەوڵەی داتوانی 21 ئیمارەت بۆ کورد بپچڕێ لە عوسمانەکە بەڵام نەیتوانی مەلیکێکیان بۆ دروستکە. ئەی شێخ محمودی مەلیک شێخ محمود مەلیک نەبوو لە سنوورێکی بچکۆلا بوو تەنها لە سلێمانیا بوو سنوورەکەی نەگورازرایەوە بۆ بادینان و ئێمە کێشەکەمان لەوایە یعنی لە سنوورێکی بچکۆلا ئێمە 21 مەلیکمان بووە لەوێ بەڵام یەک مەلیکی گەورەمان نەبووە کە هەموو کوردستان بگرێت و کوردستانی گەورە کێشەکە ئالەوایە ئیسێش خۆمە 2 مەلیکمان هەیە بەڵام نابێ بە یەک مەلیک کێشەکە ئالەوایە. باشە ئەگەر مانەوەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێم یاخود لادانی خرايە هەڵبژاردن و دەنگدانەوە بزوتنەوەی ئیسلامی پێی باشە ئەم دەنگدانە لە نێو خەڵک و ڕاستەوخۆ لەلایەن هاوڵاتیان و گەلەوە بێ یاخود لە پەرلەمان. باسمان کردمان سیستەمی مادەم بەغدا پەرلەمانیە کوردستانی شەروامان و تو ئەبێ بەشێ بێ لەو دەستوری بەغا ئەمش لێرە پەرلەمانی بێ کەواتە مەسعود بارزانی لە پەرلەمان هەڵبژێرێتەوە وا ئەبێ یعنی بەپێی دەستوری عێراق و کوردستانە بێ وابێ. ئێوە واتان پێ باشە؟ زۆر باشە. باشە باس لەوە کرێ کە بۆچی حیزبەکان لایەنە سیاسیەکان ئەوەندە پەرۆشی سەرۆکی حیزبەکانیان و ئەوەندە پەرۆشی پۆستەکانن نیو ئەوەندە پەرۆشی ئەو قەیرانانینی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان و لە هاوڵاتیانی ئەم وڵاتە کردووە. سەرنجی بە مەسا سەبارەت بەوەی کە ئەو مەعاملەی سیاسی لەسەر کورسی و پۆست گەرم و گوڕە بۆچی لەسەر ژیانی هاوڵاتیان باس و خواسی نییە؟ گەڕێتەوە بۆ سەقافەی سیاسی خەڵکی خۆمان کە ئەبینی تا ئیساکێش ئەم ینی لە ناو کوردستان ئێمە شتێکی سیستماتیکمان نییە ینی ئەم سیستەمەکە هەیە ڕای گشتی دروستی نەکردو لە ئەساس ئەجا دوای ئەوە ئەبینی خەڵکەکە ئەوەی ڕاستە فەرمی پەرۆشە بۆ ئەوەی کەوا فڵان بەشەر یا فڵان وەرگێ حتا ئەو لە حەزیشی کە گیانی دەرەچێ بێ هەر ڕئیس بێ چۆنە بێ ئەمە یعنی هیچ وڵاتی وایە لە دنیا ئێمە باسی دیموکراسیەکەین دیموکراسی وایە لە دنیا شتیوان نییە دیموکراسی لە 4 ساڵ زیاتر ڕێگە نایەت حتا ئەگەر ڕێگەیش بدا یعنی ئەبێ سەقافەی سیاسی خەڵکی ئێمە پێی وابێ کە نەتەوەیەک هەیە بە ناوی کورد تۆ بۆ ئەم نەتەوە ئیشەکەی نەک بۆ شەخص یعنی تۆ بەرژەوەندیە باڵاکانی ئەم نەتەوە ئەپارێزی نەک خەڵک نەک شخصێکی بەتەنیا یا چەند شخصێک یا حیزبێک ناوێ ینی ناوێ بەرژەوەندی حیزب و شەخص زاڵ بێ بەسەر بەرژەوەندی باڵای نەتەوەیەک کێشەی کورد لە ماوەی 30 ساڵی ڕابردووە لەوا بووە کوا بەرژەوەندی باڵای ئەم وڵاتە تۆ ئەیزانی منەیزانم ئەو خەڵکە ئەیزانێ تا ئیسەی شتێک نییە بە ناوی بەرژەوەندی باڵای نەتەوەیەک بە ناوی کورد هەیە نییە. ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوە پێی وایە ئەمە ئاسیاسی و ململانە سیاسیی کە لە هەرێمی کوردستان دروست کراوە زیادە و خۆخەریکردن و خەڵخەریکردنە سەرنجی تۆ چیە بەڵام پشوویکی کورد وەرەگرین پاشان وەڵامی پرسیارەکە بەرەوە بەڕێزان ئەچینە لای ناوبڕێک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان و بەردەوام بین. بەرەزان جارێکی دیکە سڵاوتان لێبێ گەڕێنەوە وڵاتان و بەردەوامین بۆ دیدار و گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز عیرفان مەلا عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا جارێکی دیکە سڵاوت لێبێ بەر لە پشووەکە پرسیاری ئەوم کرد کە ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەی ئیسلامی پێی وایە کە ئەو دۆخێکی ئێستا لە هەرێم هاتووەتە ئاراوە زیادە و خۆخەریکردن و خەڵکخەریکردنە سەرنجی ئێوە لەسەر ئەو قسەیە چییە؟ حقیقەت ئەو دۆخی کە هەیە ئەوەی کە پەیوەندە بە مەسئلەی سەرۆکایەتی هەرێم و ئەوانە حیزبەکان لە دیعای انتخاباتی خۆیانە مەشاریعێکی زۆریان و قسەیەکی زۆریان کردووە ئێستا حتا شکاف کەوتۆتە بینی ئەندام پەرلەمانەکان و سەرکردایەتی حیزبەکان کە ئایا ئەم قسانە ئەم شیعارانە نابێ جێبەجێ بکرێت لەبەرەوە من پێم وانییە یعنی دۆخێکی دروستکراوە بێت دۆخێکی تەبیعیە کە حیزبەکان حتا تووشی قەیران بوون لە ناوخۆیانە بازیکیان لەسەر ئەو شیعارانە کە پێش وتویانە و ئێستا ئایا چی ئەکەن لە بەرامبەری ئەو شیعارانە ئەمە یەک دوو هەم مەسئلەی پرسی سەرۆکایەتی هەرێم و هەموو پرسەکان بە تەوافق کراوە بە سازان کراوە هەر لە پرسی سەرۆکی جمهوری عێراق
سەرۆک کۆماری عێراق، سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق، سەرۆک پەرلەمانی کوردستان، ئەمان هەمووی بە تەوافق کراوە. بەڵام پێدوانی ئەمە جۆرێک بێت لە سوڵحی عشایری. ئایا سازان چەمک و مستەلاحێکی یاساییە؟ خۆی لە دەوڵەتی قانونە سازان وجودی نییە. ئەمە شتێکە وەکو سوڵحی عشایریە، بەڵام ئەمە بووە یعنی پێشتر سیاست لە هەرێمی کوردستانە پەرلەمان بەشێ بووە لەم سوڵحی عشایری. دەکرێت بەردەوام بێ ئەمە؟ نەخێر کە تۆ دەوڵەت لەسەر ئەساسی قانون بێ نابێ وابێ، بەڵام ئەڵەم تا ئیستا وابووە، تا ئەم لە حەزەکە 2015 وابووە هەموو پۆستەکان مەسەن دکتۆر فؤاد معسووم بەچی دانراوە؟ بە سازان دانراوە. جێگری پەرلەمان بەچی دانراوە؟ بە سازان. سەرۆکی پەرلەمان بە سازان. سەرۆکی هەرێمیش هەر بە سازانە، یعنی بە سازان وەختی خۆی ڕێکەوتون لەسەرەوەی کە سەرۆکی هەرێم بێ. ئێستا کە حیزبەکان لە مەسئلەی سەرۆکایەتی هەرێمان لەم سازانە پەشیمانە بنەوە، ئەمە جێگەی پرسیارە بەڕاست. باشە، بەر لە سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ ئەردەن کۆبوونەوەیەکی لەگەڵ لایەنە سیاسیەکان کرد. ئێوەش جەنابتان وەک ڕابەری گشتی بزوتنەوەیەکێک بوون لە بەشداربووانی ئەو کۆبوونەوەیە. لە کۆبوونەوەکە چی باس کرا ئەوەی کە گرنگ بوو؟ ئایا ئاماژە بە پرسە چارەنووسازەکان کرا لەو کۆبوونەوە و ڕاو هەڵوێستی ئێوە چی بوو لەو لایەنەوە؟ بەڵێ پرسەکان لەوێ خراە بەر باس و لێکۆڵینەوە و یەکێ لەو شتانیش کە بەڕاستی ئێمەیش و هەموو کەسێک گلەی لەوە هەیە لەو دانیشتنانەی سەرۆکایەتی هەرێما مجامەلە ئەکرێ، هەمووی مجامەلەیەکە، بەڵام قسەیەک کە لە دەرەوە ئەکرێ بۆ قەواعید پێ ناچی ئەو قسانە لەوێ بکرێ، ئەو قسانە لەوێ ئەکرێ بگوازرێتەوە بۆ قەواعید. من پرسیارم لە محەممەدی حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیاڵ دیموکراتی کوردستان کرد سەبارەت بە کۆبوونەوەکان. ئەو پێی وا بوو کە ئەوەی لە کۆبوونەوەکانە ئەوترێت زۆر جیاوازە لەوەی کە لە دەرەوە سیاسیەکان لە بەردەم شاشەی تیڤی و ڕووپەڕی ڕۆژنامەکان ئایڵێن. ڕاستە، فەرق هەیە. بەڵێ فەرق هەیە لەوێ، ینی ئەوەی بۆچی وایە؟ ینی بۆچی ئێوە قسەی ئەوەی کە لەوێ هەیە ئەوەن بۆ خەڵک ناگەڕنەوە؟ ئەویش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەو حاڵەتە بڵێن فەرهەنگی کە هەمانە حەزەکەین بە مجامەلەکردنی یەکتری کە یەکتریە بینین. ئەخر کار بە مجامەلە ئەڕوات، ینی ئێمە ساڵێک و دوان نەخێت خۆی وا باشە لەوێ چیاڵی لە دەری شەهرەوە بڵێ، لێرێ چی ود لەوێ شەر ئەوە بڵێ. بەڵام علاکولین لێ پرسی مهم زۆر باز کرا دوایە باسی ئەو سەردانەکرا بۆ ئەمریکا، قسەی زۆر باشکرا کە لەوێ ئۆباما ڕێی باش بووە بەرامبەر بە کورد، ئەو ئەکادیمیانی کە بێنراون ڕێیان باش بووە. ئەو قسانەکرا دواتر پێشنیهادێکرا بۆ مەسئلەی ئەوەی کە ئەمەی کە ناوەندێ سیستەم لەم هەرێمی کوردستانە تون و تۆڵ بکرێ، یعنی لەو شلیە دەربچێ. ئەمەش بەچی بەوەی کە ژوورێکی ئەمەلیاتی سیاسی دابنین، ژوورێکی ئەمەلیات دابنرێ، ئەم ژووری ئەمەلیاتە بتوانێ ئەمە بکاتە سیستەم. ئێوە بڕیار بوو کۆبوونەوەیەک بکەن بۆ بەڕێوەبردن و دامەزرانی ئەو ژووری ئەمەلیاتە، بەڵام تا ئێستا کۆبوونەوەی نەکراوە. قەرار بوو زۆر بەپەلە بکرێ. ئێمە وەکو خۆمان پرۆژەی خۆمانمان نووسیە و نردومانە دەربارەی ژووری. بۆچی نەکراوە کۆبوونەوەکە؟ ئاگادار نیم چۆن نەکراوە نازانم، بەڵام قەرار بوو زۆر بەزووی بکرێ لەبەرەوە ئەو ژووری ئەمەلیاتە زۆر مهمە بۆ ئێستەی هەرێم، بۆی کەوە لەم دۆخە سیاسی و اقتصادی و ئەمنیە نەجاتوان بێت. قسەیەک هەیە لەسەر سەرۆکایەتی هەرێم، ئەڵێن سەرۆکایەتی هەرێم لە کاتی قەیرانەکانە حیزب و لایەنە سیاسیەکان کۆکاتەوە و ڕاوێژیان پێیەکا، بەڵام لە کار لە پرسە چارەنووسساز و گرنگەکانە تەنها ڕاوێژ بە 5 لایەنەکە ئەکات. ئەمە چەند ڕاستە؟ وەڵاهی 5 لایەنەکەیش هەر ئەو گلەیە کەنەڵێن زۆر جار پرسمان پێ ناکری. ئیتر نازانم ئەوانش حتا گلەی ئەوەکەن کە پرسمان پێ ناکرێ، زۆر جار لەوێش ئەو قسەکەن کە پرسیان پێ نەکراوە. هەر بەڕاستی پرسان پێ ناکرێ؟ نەک ئەڵێم پرس بە ئێمە بەسم ئێوە ینی پرسمان پێ نەکراوە. باش، ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەڵێ مەسعود بارزانی بەدەنجی ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی بوو بە سەرۆکی هەرێم، بەڵام ئەو ماوەی 10 ساڵ ئامادەنە بۆ شەوێک لە زۆنی سەوز بمێنێتەوە. سەرنجی تۆ لەسەر ئەم کۆمنتەی ئەندامی سەرکردایەتی بزوتنەوە چییە؟ حەقە لەوە چێ مبالەغە بێت، چونکە ئێمە ئەو دەنگە زۆرەمان نەبووە تا ئەو بکەینە سەرۆکی. بەبەستی ئەوەیە کە دەنجی ئێوەش بەشێک بۆ لەو دەنگانە، ینی بەڵێ ئێمە ئەکرێ بڵێ بەشێک بۆ لەو دەنگانە. خۆی هەر کەسێکە سەرۆک بێ سەرۆکی هەرێم بێ وا باش، فەرقی هیچ محافەزەیە نەکا، هیچ منطقەیە لە تا منطقەیەکتر نەکا، وا چاک. جا ئەگەر کرابێتی سەرۆکی هەرێم وای کردووە ئەو خەڵکە بە بڕای تۆ سەرۆکی هەرێم سەرۆکی هەولێرە یا سەرۆکی هەرێمە؟
فقط أو سؤالنا بخلق جوابات ويس إما سرنجي إيوه سرنجي إما وياك تائس لدو إداري بأصل سيستمك ودياره يعني السليمانية حكومتي خوي هي همشتي خوي هي لهولير خوي هي تائس حكومتي خوي جاي مثلا هوليرو هوك هروك خويتي محافظ هروك خويتي زيادة كيشكان السليماني لهلب جولة كركوك لاني هذا إيش كركوك تحدك يشي كم بتو. بله بس هلا بجذكر أو دو كرسي كلا أنجمني باريزجا هلا بجاب بزنو إسلامي دراو تاشن باستحقاقي خوتاني أزانا تاشن بيتان ويا غادرتان لكراو. إما واقعين يعني أويك وقت خوي بسر بزوتنا إسلامية هات وإما إنكاري ناكين إما خلقي كي زور لكوادري بزوتنا إسلامي لا خلقي دلصوزي بزوتنا إسلامي شو تمالو سقيكي واي بدروزنا بجاري كتر لو ما وانا. بله. كبقرته بدل صوزي جاراني إشبا استئما الحمد لله ما وياك سردانا كين خلق بينين ولوايك إن شاء الله أو خلق السقي بدروز بيتو جاري كتر بقر مقريك جاران إشبا أويك لها لبجاية بلا إما قد باستحقاق خماني نازاني لما لو شارع حاكم بوين والحمد لله خرافيش ما نكرد لك الخلق غير تشاكا نبيك يستومانا هلا بجا سري بقات عاصمك بلام أويك بوماندان راو باستحقاق خماني نازاني والله مثل إن شاء الله خو سري دنيا بكوش نجيرا. باش. باريس جابوني هلا بجا وأكاد كإسلامي كان جاريش كاهتمام بنو بوش وناتكم دوترا للرابردوا هلا بجا هورامان بمكي إسلامي كان ناو براو. لوي بيجو قواري سياسي بهزيان هبوا. باريس جابوني هلا بجا وأكاد جاريش ديك إيوه هول بالنفوذي خوتن لنا وشان زياد كانوا. هلا بجا وكو خلق وكو هاولاتي وكو يعني كخزم وكسكر وكبيكو جياين هلا بجو شهر الزود هورامان تاريخ كمان بيكو هي كصد صالة لبروا تاريخي أم تاريخ تازانية بويا هر لحظة كأجر إن شاء الله بجولين بلا أو إن شاء الله سرواريانا جاري تقريته وبتايبتي إسلامي كان جاكر إمي يجلس بين لصدا صد هلا بجا مركي إمي. أجر إيوه يجلس بن. بله. والله يجلس بون أو تريد كاريكي زحمته. دواتر أو بتوريكي جواز قصير لسر لكن إسلامي ولا سر هلا بجا لسر برسي باريس جابوني هلا بجا. بوشون يك هي لسر أو تريد بارتي بويا بلاي بولا بباريس جابوني هلا بجا. بويا قرصاي إسلامي كان بري توا هلا بجو دوريان خاطر ولا هو ليردوك. أم بوشونا كان لوجيكية كان لا راسي ونزيكا. بيمواني أو علمي بلبرويك مسألة إسلامي أو النية للشينك وهل بيجيري وبتشت الشينك كتر إسلامي كالدهوكا هي يا لا هولير هي خلقي أبيه. نعم. لوي پرورده بو گەورە بووە چۆن بارەکە بوو شوێنێکی تر لەبەرەوە ئەوە شتێکی ئەلمیانە نییە بەڵام مەسەلەی هەڵەبجە ئێمە چەند جارێکە لەگەڵ کاک مەسعود بەرزانی قسەمان کردووە کاک چیر قسەمان کردووە لەگەڵ مەسئولین هەمووی کە قسەمان کردووە لەسەر مەسئلەی هەڵەبجە ڕەئیان باش بووە یعنی حەزیان کردو بۆی کە هەڵەبجە بێ بە پارێزگا و هەوڵیشیان داوە و آخر جار من تەکلیفم کرد لە جەنابی کاک مەسعود کە پەلە بکرێ لە مەوزوعی هەڵەبجە والحمد لله مسألة هەڵەبجە پێم وانییە کەس ڕێگر هەبووە بەڵام پارتی نەبووە من پێم وانی لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێم لە ڕێگەی پرۆژە یاسای ڕاکێشانی مایە بۆ قەرزکردن دوای تێپەڕانی بە زۆری دەنگی ئەندامانی پەرلەمان بڕیاریە قەرزی نێودەوڵەتی بکات سەرنجی سوتنەوەی ئیسلامی و مامۆستا عیرفان لەسەر ئەم قەرزکردنە چییە؟ من بأشكرا لبيجي خما بلام كردوتو كا وخطرناكترين مرحلة كا قرية كردستان أقدر خطر يا حرامة من باسي حرام وحلالي من كردوتيا من حزك باسي بكيت من نال أمام موضوعك سياسية من بيوتر السياسي بدر لا أنا إداري وأبوريكي لرو شرعيه كاك فيصل بازي شد هي فقه إسلامي يعني بوش وازي كيسه فقه عبادات ومعاملات ناكر لو تشاول قوتو سيري كي بلا تشاول سياسي شرعي يعني لا تشاول سياسي وسيري موضوعك بكي اقل لا تشاول فقهي مثلا ملايكي ما مسايكي تقليدي وسيري كي لو حرام نبي بس انا قرض زور جراو بلام كان للرو سياسي كي وسيري كي نخير
ئەمە شتێکی زۆر خەتەرناکە. ئەمە چەندەها دەوڵەتی وەکو ئەرجەنتین، بەرازیل، ئێکوادۆر، ئەندەنووسیا ئەمانی هێناوە بە چۆکە. دەوڵەتێکی زەبەلاحی وەکو ئەندەنووسیا 220 ملیۆنە کردوێتی بە عەبدی دەوڵەتێکی مستعمەرەی بچکۆلەی ناوی ئوسترالیای کە 10 ملیۆنە. ئەمە بە چی کراوە؟ بە قەرز. ئەنجاکە وەختی ئەم قەرزانە کە ئەدرێ خەتەریەکەی لە چیایە؟ ئەم قەرزەکە ئەدرێ بە هەرێم بۆ نمونە بەڵێ 5 ملیار، خۆی 4 ملیۆن و 800 200 ملیۆنی ئەڕوا، نازانی بۆچی ئەڕوا. بە شێوازی ئەو قەرزانە ئەدەنە ئەو دەوڵەتانە کە پێویستیان بۆ قەرزە هەیە، پێویستیشان پێی نییە، جاری وا هەیە، هەر بە زۆر ئەیان دەنێ. 3 ڕئیس جمهور لە ئەمریکای لاتین کوژراوە لەسەرەوەی کە قەرزی وەرنەگرتووە. بزانە ئەو کارتەڵاتە لە ڕووی سیاسی و ئیداریەوە مەترسیدارە بۆ زۆر خەتەرناکە. لە ڕۆژ شەرعێکەوە لە ڕۆژ شەرعێکەوە ناڵم ئەگەر بە عەقڵیەتێکی فقهی مەحض سەیری بکەیت شێوازێکە بە سیاسی شەرعی، فقهی سیاسی سەیریکەی شێوازێکی تر. ئەوترێت کوردستان ناچارە بۆ قەرزە، ینی لە حاڵەتێکی دۆخێکی ئاساییە، بەڵام ئایا ئەمە ڕاستە؟ یانی نەخێر ناچار نییە. مەلاین دۆلار سەرف کراوە، خەبیر هاتووە لە ئەڵمانیاوە بۆ ئەیرە لێرە بۆی قەناعەت بکا بە مەسئولین و بە پەرلەمانتارەکان کە ئەم قەرزە وەربگرن. یعنی من ناچاریە ئەڵمانیا شتی واکە ملیۆن دۆلار خەڵک بنێرێ بۆ ئەیرە لێرە بۆی قەناعەت بە خەڵک قەرز وەرگێ. ئەنجا کە ئەم قەرزەش ئەدرێ لە 20 بە شێوازی ئەدرێ کە مەسئولین بیخۆن، هەر خۆیان بە شێوازی ئەینێرن کە بخورێ بۆ ئەوەی کە دوایی نەدرێتەوە، کە لە نەدانۆی قەرزەکایەکە و کارتڵانە قازانجەکەن. دوایی وردە دێنە ناو وڵات، وردە دێن قەرزی زیاترە دەن، قەرزی زیاترە لەگەڵی نین. ئەبەدەن. باشە، باس لە 23 حوزەیرانەکرێ، ئەوترێت دوای 23 حوزەیران دۆخێکی سیاسی نوێ سەری هەڵاوە لە هەرێمی کوردستان. من ئەمێ ئەو پرسیارە بکەم، ئەوترێ بزوتنەوەی ئیسلامی دوودڵ و ڕاڕابووە لە بەشداریکردنی ئەو دانیشتنەی 23 حوزەیرانی پەرلەمانی کوردستان. باز لەوە کرێت کە ئێوە دوای حیزبی شوێعی، دوای قانونی نیسابی کە دەنگەکان بۆ 55 دەنگ اینجا چوونەتە ژوور و دوای چەپە ڕێزان نەخێرەوەنی ئەوە وانییە کاکشوان تەعزەیەکی هەبوو لە قەڵات زێبوو، حتا لە ڕێگە خەریک و تووشی تەسادف بێ ئەوە بە سورعەت هاتبوو. یعنی ئەو شەوە کە بۆ پەیانی پەرلەمان دابنیشی ئەسڵەن لە هەولێر نەبوو، کە لە قەڵات زێوە هاتبوو تۆزە تەئەخیر بوو تا چوە ژوور و ئەگینە ئەسڵ و ئەساسی نییە. ئێمە بۆ ئەوەدا کاکشوان نەچووە، دکتۆر شوان بۆ نەچووە کە نەپشگیری لەلایە بکە دژ بە جهتێکی تر، وەنە بۆ ئەوە بووە کە بەرەیە دژ بە بەرەیە یا بەرەیە ئایکی تر بەعکسۆ. ئێمە دکتۆر شوان ئەندامی پەرلەمانە، ڕئیسی پەرلەمان داوای کردووە لە پەرلەمان تاران کۆ ببنەوە، چوو کۆ بۆ تۆیتر ئەوە هیچ باشە. ئەجێندای کۆبوونەوەکە من پرسیار لەسەر ئەجێندای کۆبوونەوەکەیە، ینی ئێوە ڕازی نەبوون بۆ هەموارکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم لە دەستورە؟ هەر پرسێک ئێمە وتومانە پەرلەمانتارەکان بیکەن، ئێمە ڕازی. ئەو لە ساڵ 55 بڵین 55 دەنگ لە ئینەکە هەبوو لە 57. ینی کەواتە ئێوەش لەگەڵی بوون. ئێمە لەگەڵ پەرلەمان کە کۆ بۆتەوە و لەگەڵ ئەوەی کە مادەم پەرلەمان بۆتە سەکۆیەک بۆ ئەوەی کەوا ئەم وڵاتە لە قەیران دەربێنێ، سەکۆیەک بۆی ئەم وڵاتە بەرەو قانون بەرێ، ئێمە لەگەڵینی. زۆر باشە، با بچینە سەر تەوەرێکی دیکە. بارودۆخی ئێستای بزوتنەوەی ئیسلامی لە چه حاڵێکایە ئەگەر لەوارەیەوە قسەمان بۆ بکەیت؟ بزوتنەوەی ئیسلامی الحەمدولله ئێستا ئەوەی کە بینی لە حیزبەکانی ترە لەوانەیە وردە کێشە هەبێ، لە ئێمە هیچ کێشەیەکمان نییە الحەمدولله. خەتخەتیان و پەتپەتیان ئەو شتانە وجودی نییە لە بزوتنەوەی ئیسلامیە، هەموو وەکو برا لە مەکتەب سیاسی لە شورا لە قەواعیدی حیزب و خەڵکیش ئێستا لە دوایەوەی کە 18 مانگە بزوتنەوەی ئیسلامی 1 تاکە دۆلار و دیناری لە بودجەی هەرێم وەرنەگرتووە، هەموو مەڵبەندەکانی بە ئابوونەوەی ئەندامەکانی خۆی ئەژی لەو وەختیشا ئێمە پێش ڕەمەزان سەردانی هەموو مەڵبەندەکانمان کرد، الحەمدولله ئیستیقبالێکی زۆر باشی خەڵک هەیە، هیچ کێشەیەکمان نییە الحەمدولله، نە لە ڕووی جەماهیری و نە لە ڕووی ڕێخستن و نە لە ڕووی تەنها لە ڕووی ئابووری و بەڵێ کێشەمان زۆر. لەسەر ئاستی پەیوەندیەکان
هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی بە تایبەت دوو حزبی دەسەڵاتدار بەسەر دوو جەمسەربەندی و ڕێزبەندی جیاوازە کە تورکیا و ئێرانە پەیوەندیەکانیان گەرم و پڕ کردو. ئەپرسن پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی بەسەر کام ئاراستی و لە چێوە نزیکە؟ جا ئەوە لە ساڵی 94 راديو BBC شتيكي ودوار بو الحركة التي تمدها السعودية بالمال وإيران بالسلاح. يعني دو جم سريد زور دجبيك أي هردي كان كأو ببارو أمش بسلاح. جاء أمام راسي أما السياسة بزوتنا بشان ذاك ما قط جم سرباندي كسبان نكردوا ندج بم ندج بو ما يسأل إيران أبو نمونا كمال الإسلام إيران لا روي فرهنجي ولا روي دراوسيتي وعلاقاتك الزور تاكمان هي هيش خرابني لا روي مسائل دراوسيتي شو لقال تركيا تنها هي زي كين لدوي بارتي وكيتي كمكتب مان هي لا تركيا وهيش كشيك مان وهاتو شو لقال دولتها بالرسمي علاقات مان هي ولا قال دولة خليجية كان شاكا تائسته همو حزب إسلامي كان لا أوان لقائمة تيروران بزوتنا إسلامي لقائمة تيروراني والشهادة على الحركة الإسلامية على منهج سليم. يعني بزوتنا الحمد لله للروي سياسي وللروي بيوندي كاني وكاري كي كردوك لقال دولي أقليمي وعالمي شاهد كشيكي نبي. باشا بلا من بلغيكم لا ما مصاير فان سايتي ويكليكس بلغنامي شيني وزارة دروي سعودي بلا كردوتو بيو بلغنامي ك دەبێت بەڕی 2 ملیۆن ریالی سعودی بدرێ بە بزوتنەوەی ئیسلامی. نەک بزوتنەوەی ئیسلامی هەلێتیاتی ڕێکخراوێکە سەر بە بزوتنەوەی ئیسلامی بەڵام ئەمە کە لە دەرەوە سیرەکرێت هیچ جیاوازیەک نییە چکم ڕێکخراوەکە هی بزوتنەوەی ئیسلامیە. سەر بە بدامەزراوەی ئەلبێر سەر بە نانە یەک لەحظە ئەمە خۆی فەرق هەیە لە بینی بزوتنەوە و لە بینی منەظەمەی خەیری. إما إن حل برنامج جنابتنا لبرنامج ميجو أو بسالك إما وثمان حرتشي منظمات خيري إسلامي هي إما هنا ومانا كردستان بإغاثة إسلامي حتى فريد القريشي خوالي خوش به تلفوني بو خوم كردو صالي نودو يك تتي سينا فرمان بو بنيرن بإغاثة $1,000,000 تان بو بنيرن بو إغاثة نك بو إما أكري إسباني ويكليك سدر تشبل إغاثة إسلامي سرب بزوتنو إسلامي ناكري أو إما هول ماندا ولا مور خاون زيك اليوم ما مصطفى برشارة لوجيشك أمي يعني السعودية لبرامبر تشيا 2 مليون ريال أنا ريبو أمري خراوة إما لكاتي كابيني من بمليونان آوار لهريمي كردستانا بتركو عرب وكردوا بمسيحي ويزيدي ومسلمان لجر علاقة وخيمة عجين سعودية تا استعمادنا بوقتو شيران بومني لبرابر شيء أمباري هذا سيك أما هي إنسانية جاري هي كيف أما بحسابي حتى تاريخها كيشي به ده صار مبرة هي حوهش صار مبرة بلا أصلي شينية شو كان منظمات خيري ل 2003 ويتدنا ما ولا كردستان أو تاريخها كيد إلا غلطة يعني أكريب بو شيرتنا أو ردم داوتو شون ولا رد من داوتو لا بيجي خمانا بالرسمي ردم داوتو شون إما ردمان داوتو كأيواجتها اللي كبو إيوانها توباركة كما بس سياسي لبشتونية نا إما وتومانا وكور خراوي خيري لكردستان السعودية تنها بزوتنوي ناسي وقت خوي أم منظماتان لسر تزكي بزوتنو هاتنا تكردستان لبرون ناكي إيه وكاد بس بزوتنو هبو بلي نا استيش حتى تا أم لحظيش أو هربناوي أو سنة ديت نا تا أم لحظيش أو حزب كان كنا ناسي آخر بوشي الراس أنا كردتو معقولة بناوي بزوتنوي إسلاميو خنا باربشي بو إغاثة وسميني ما بقى لسر أو نالي بزوتنوي إسلامي أو عليه بزوتنوي إسلامي منهجي كباكي هي وأم منظميش سربة بزوتنوي لبر أو دعمي كان إما أو منظمانها مي خلق وأزاني للسعودية كسربة إيمن بله بلام لحقتها سربة إيمنين هيك كان سربة إيمنين باش بزوتنوي إسلامي لصالاني هشتا كان شري سختي حزبي بعسية كرت لنا ودا كان لشرينا خوشا بهمان شيوا بوشي لشري تجبد داعش بجداري تنكرت أخذ شري إما خمان كوقت الدعوة دولة قانون كين شلون أكري من بروم شرب كم يعني بوشي ناكري ناكري للروي حتى مثلا قانوني عسكري شو تو أو هي زي كشركة دائما قانوني كي أو هي زي منظم
مدرب به ئەدا لە هێزێکی زۆر زەبەلاح و گەورە منێکە نە مدرب بوو منەظەم لە خۆم بچم شەڕی چی بکەم مەسەڵەن بۆ لە خۆتەوە ینی تۆ ئێستا دۆخێکاتوتە بەردەم دەرگای هەمومانی گرتووە ینی بە بزوتنەوە و بە ئیسلامی و عیلمانەکانیشەوە ینی ئێوە بە ئەرکی خۆتانی نازان باوەڕتان بە شەڕەکە نیە یا ڕێگەیان پێ نەیاون قسەی چۆنە کاک فەیسەڵ هەمومان بە ئاواتمانەوەیە کە ئەم وڵاتە بێتە وڵاتێکی موسەساتی بەڵام نەبووە لە دۆخێکی ئەوە تۆ عشاری خۆ ناکرێت چی شەڕ بکەیت ئێستا وا ئاکرێەوە کاکەیەکان هێزیان بۆ دروستکردن مەسیحەکان هێزیان بۆ دروستکردن من ناڵێم ئەمە ڕاستە بەڵام ئەڵێم بۆچی ئێوە بەشداریتان نەبووە ئێمە یەکەم جارێ بڕاتان پێی نییە نەخۆی حەسارێکمان لەسەرە کە مطلقاً فیشەکێکیش نادەن بە بزوتنەوەی ئیسلامی حتا ئەو پۆلیسانیشی کە هەمانە تا ئیسە فیشێکیان نەداونەتێ فەیەکیان نەداونەت منم پرسیارم لە مامۆستا عەلی باپیر کرد وەڵامەکەی ئەوە بوتی مەکتەب عەسکەریان لێسەنیوتەوە یعنی ئێمە هیمان نییە چەکوشتمان نییە ئایا بزنەوەی ئیسلامی لە ئێستا هێزی چەکداری نییە؟ نەخێر ئێمە هەر لە ساڵی 2003 بەدواوە کە وەختەیەتە 2003 ئەمریکا هاتە وڵاتەکە وڵاتەکەی داگیر کرد یەکەم شەرتی ئەوە بوو حتا لە کەرکووک خەریک و پێدەدانی دروست بێ وتیان ئێمە بە هیچ شێوەی ڕازی نابین نەوەچێکی پێبێ لەبەرەوە ئێمە هەر لەو کاتە بۆ ئەوەی کەوا گرژی دروست نەوێت چەک نەماوە بە دەستمانە مەکتەب عەسکەریمان نەماوە سەبارەت بەو تەسەوڕەی مامۆستا مەلاکرێکار کە ئەڵێ هەر کەس ئەگەر خەلیفە بێ یاخود مارکسیش بێ پەلاماری کوردستان بدات بەرگریکردن لی جیهادە و ئەگەر بشکوژ لێ شەهیدە والله من لەو سەر مەسەلەی شەهادەت و ئەو مستەلەحاتە شەرعیانە ملاحەزەم هەیە یعنی تۆ بۆ دەوڵەتێکە پێوتی دەوڵەتی مەدەنی دەوڵەتی خۆی حەزەکە پێی بوترێ مەدەنی پێی بوترێ عیلمانی پێویست ناکە تۆ بێ مستەلەحاتی شەرعی بۆ دابنی یعنی ئەمە ئەبێ مستەلەحاتی مەدەنی خۆی بۆ بەکاربێنی من لە یعنی ئەم لەشکرەی کە لێرە شەڕی داعیشە کاکەوکو خۆتەڵی کاکەیتیایە مەسیحیتیایە جیهادی چی یا مەسەن لە ڕووی بەرگریکردنەکەەوە تۆ هێزێک هێرش شکاتە سەر ماڵەکەت تۆ بە هەر میکانیزمێک بەرگری بکەیت لە ڕووی شەرعەوە لە ڕووی ئاینەوە جۆرێک نییە لە عیبادەت جۆرێک نییە لە جیهات جۆرێک نییە لە شەرعی بوون نا ئەمە ئەڵەن دوو قسەی جیاوازە چۆن تۆ ئەڵێ ئایا تۆ بەرگریەکەی لەم نیشتیمانەیانە ئەمە بەڵێ بەرگریەکە ئێستا هێزێک لە بەردرگاتە بەڵێ بەرگریەکەی شەرعیە بەرگریەکە ئەوەی مەبەستم تەسەوڕەکەی مەلاکرێکارە ئەخنا من عەلاقەم نییە تەسەووری کەسە بەڵام من ئەڵێم ئێمەیەک وەکو هاوڵاتی لەم سەرزەمینە هەر کەسێ بێتە سەر ئەم سەرزەمینە بەڵێ دیفاع لەم سەرزەمینەکەی ئەماوە بەڵام بەکارهێنانی مستەلەحاتی شەرعی منێکیاوەکو خۆم پێم باش نییە یعنی تۆ مستەلەحاتی شەرعی بەکاربێنی بۆ هێزێک کە خۆی پێی خۆشە بڵێ من عیلمانی ئەوڵێ من عیلمانی تۆ مداهنەی چییە باشە سەبارەت بە دەوڵەتەکەی ئەبوبەکری بەغدادی سەرنجتان چییە؟ ئەوە خەڵکێکی زۆر سەرنجی لەسەرداوە سەرنجی ئێوە مەبەستە ئێمە وەکو خۆشمان سەرنجمان لەسەرداوە کە ئەوە بەو شێوازە دروستکردنی خلافە لە ئیسلامە نەبووە و زۆربەی زۆری حتا ئەوانی کە عولەمای سەلەفی جیهادیشن ئەو شتیان ڕەت کردوت مەلاکرێکار لێ دەوڵەتەکەی ئەبوبەکری بەغدادی دەوڵەت نییە بەڵکو بزاوتێکی ئیسلامیە و مەرجەکانی خەلیفەشی تیان هاتوتە ئاراوە پرسیاری وای خەڵە من نازانم چۆن و کێ ئەو کام خەلیفە ئەو ئەهلی حەل و عەقد کێن ئەوانی کە بەیعەتیان بە خەلیفە داوە سەرنجت لەسەر ئەو بە چۆنی کرێکار مامۆستاکرێکار من ناڵم ئەو هەر کەسی ئازادە چۆن سەرنجی خۆیەدا بەڵام ئەوەی کە خەڵکێکە ئەهلی ئەو بوارانەیە کە قساکە لەوا ڕەخناگرێ ئەڵێ ئەم پیاوە مەسەلەن بۆ نمونە ئەبوبەکری بەغدادیە بەیعەتی داوە بە ئەیمەنی زەواهیری باشە چۆن تۆ بەبێ پرسی ئەیمەنی زەواهیری دەی لێم لاوە خەلافەتێ دروستەکەی کە خۆتە خەیتە سەروی ئەیمەنی زەواهیری کەواتە ناشەرعیە یعنی بە پێی قسەی ئەو خەڵکە کە قسەیان لەسەر کۆ بڵێ ناشەرع باشە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕوا مامۆستا من ناچارم دوا پرسیار بکەم ئەگەر زۆر بە خێرایی وەڵام بیتەوە ئەوترێ چه هێزە میانڕەوە ئیسلامیەکان چه هێزە توندڕە و چەکدارەکان چه سەلەفیەکان لەگەڵ داعشا یەک ئامانجیان هەیە خاوەنی یەک ئامانجی هاوبەشن کە ئەویش دامەزرانی دەوڵەتی خلافەتە ئەخ دامەزرانی دەوڵەتی خلافەت بەڵام ئایا بە چ شێوازێ بە چ ڕێگا چارەیەک تۆ
ئێمە ڕوونمان کردوەوە گەر قسەکانی منی گوێ لێ بوو بێ ئێمە تومانە شێوازی کاری سیاسی دوو جۆرە یەکێکیان ڕادیکالە جەزریە شۆڕشیە ئینقیلابیە ئەمە خارجی سیستەمی سیاسی ئەمە لە خارجی سیستەمی سیاسی ئەسڵا ئیمانی نیە بۆ سیستەمە سیاسی جامە چه مارکسی بێت چه ئیسلامی بێت ئیمانی بە ئەسڵی سیستەمەکە نییە خارجی سیستەمەکە ئیشەکە ئەمەی کە لە ناو سیستەمەکە ئیشەکە دیارە ئیمانی بە ئیسلاحی سیاسی هەیە لەبەرەوە جیاوازی زۆر زۆرە چۆن جیاوازی بەڕێز عیرفان مەلا عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی سوپاس بۆ بەشداریت لەگەڵمان لە بەرنامەکە بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بیسەر و بینەری بەرنامەکە بوون تا چاوپێکەوتی داهاتوو بەخواتان سپێری